دام باش بخير هاتن كورت كونكشن جدنگی امریکا لواشنطن نها لواشنطن دمجمر هشتی سپیدایا روژا دوشنبویه برنامه ما لسر پلاتفورم دنگی امریکا و ستلایتا NRT تیواشاندن سلاوین گرم جمن داخل شمو بفراوی نوری لبرنامه امرودا کۆمەڵێک هەواڵ و راپۆرت و گفتوگۆی تایبەتمان دەبێت سەبارەت بە ساڵوەگەڕ یەک ساڵەی دەسەڵاتگرتنەوەی تالیبان لە ئەفغانستان و هەروەها زانیاریەکان لەسەر ڕەوشی پەنابەرانی ئەفغانی کە لە دەستی تالیبان هەڵاتوون. دوای زانیاریەکان سەبارەت بە عێراقیش دەخەینە ڕوو. سەبارەت بە ئەمریکاش باز لە سەردانی دەستەیەک لە یاسادانەرانی ئەنجومەنی نوێنەران دەکەین بۆ تایوان و هەروەها باز لە دوایین هەواڵەکان سەبارەت بە کاردانەوەکانی پشکنینی شوێنی نیشتەجێبوونی سەرۆکی پێشووی ئەمریکا دەکەین. هەر دوێ بەرنامەدا مە ڤیدیۆیەک هەیە دەما پەندایەکی ڕەڤیای ji baxê ajalan carekedî têgirtin. FBI و وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا پۆلیس لە زیادبوونی هەڕەشەکان دوای پشکنینی ماڵی سەرۆکی پێشووی ئەمریکا گادار دەکەنەوە. وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا بۆ ڕۆی ترسی پشتڕاست کردەوە کە ڕۆژی هەینی نامەیەکی هۆشداریان سەبارەت بە هەڕەشەکان ناردووە بۆ پۆلیس بەڵام ڕەتی کردەوە بڵاوی بکەنەوە. نامەکە باز لە زیادبوونی هەڕەشەکان بۆ سەرکارمەدانی جێبەجێکردنی یاسای فدراڵی دەکات. ئەمەش دوای پشکنینی شوێنی نیشتەجێبوونی دانەڵد ترامپ لەلایەن FBI-ەوە لە فلۆریدا لە نێو ئەو نیگەرانیانەی لە یاداشتەکەدا ئاماژیان پێکراوە هەڕەشە هەیە بۆ دانانی بۆمب لە بەردەم بارەگای FBI و هەروەها دەرکردنی بانگەوازی گشتی بۆ جەنگی ناوخۆیی و هەروەها هەڕەشەی شۆڕشی چەکداریش کراوە. بە پێی زانیاریەکان زۆربەی هەڕەشەکان بە شێوەی ئۆنلاین بوون. ئەگەرجیش سەرۆکێ بەرێ ئەمریکا دۆنالد ترامپ دەبێژە کووی ئەو بەلگە و داکیمەنتێن نەپەنی ئەشکەرەکردنا ئەوێن FBI دی مالاویدا گرتن و ئێدی ئەو نەپەنینە هەندێک دموکرات داخوازی ji کارمەندên دەستگەهên زانیاریان دکەن هەتا لێکۆلینێ بکن کا کاریگەری ئەوان چەندێ خراپ بوو لەسەر ئەولەهیە نیشتیمانیە ئەمریکا. ئۆزدەم یاساک پێداچوونێ دیکە. بله روجباش داخل وکی تیزانین ev لگرین مالا ترامپ و بلگین که هاتن دیتن و گرجه یک سیاسی و قانونی د نوا امریکا دا وک مجارک سرکت دوی هفته ده هاتن نیخاش کرن ev نیخاشان بنده کو دوی هفته ده جی بردوام بکه داخل که مسر و راپورت آماده کریه کو ام تماشه بکن و آگاهداریان بردوام بکن. Li Washingtonê li ser belgeyên nepenî yên kulmala serokê berê Donald Trump hatine dîtin nîqaş û pir zêde dibin. Ka van belgeyana çawa ji qesra spî hatine derxistin. Kê ew dîtine û gelo dibe ku ew li ser evlehiya neteweyî ya Amerîka xeteriya çê bikin. Endamê civata nûneran yê Kongresa Amerîka Adam Schiff tevî hejmarek demokratan bang li rêveberiya istixbarata neteweyî ya Amerîka dike ku bo tespîtkirina zararan raportek were amade kirin. Li hin belgeyan nîşana belgeyên ku gelek veşartîne û pir hestyarin li ser danîbû. Ew di nava rêzên yekemîn da danîbûn ku dê ziyanekî mezin gehîne ewlekariya netewî eger hatû eşkere bûn. Destûra bo lêgerîna mala Trump ku bo delîlên ser îhtimala sê tawanan hate eşkere kirin. Di nav de astenkirina dadmendiyê û binpêkirina çalakiyên Sûriyê jî hene. Serokê berê tawanbariyan qebûl nake û îddia dike ku belgeyên li mala wî hatine dîtin neyên nepenîne. FBI düşemiya borî destanî ser 11 komên belgeyên nepenî yên li mala Trump ya li Florida. Hat ragahandin ku di nav van belgeyan de hin bo istixbarata Amerîka gelek giring yên nepeniya wan pir bilindin. Ew dixwazin zanibin ku ka belgeyên ji xesra spî hatine derxistin û li mala Trump hatine dîtin bi çi awayî hatine derxistin û gello ketiye destê hin kesên din yanna. Hin siyasetvanên komarî jî niha bang li wezareta dadê dikin ku bêtir agahdariyan diyar bike. Wiha difikirim ku eger îfade eşkere bibe her çi nebe dê alîkar beş bû rewatiya hêrişa hatî kirin.
Beriyaku hurguliyên ligerînê yên FBI werin eşkere kirin gelek komariyan bi îdayên karanîna erkdariyê bi rengekî xirab û alîgiriya partiyekê Wezareta Dadê û FBI rexne kirin. سەرداگرتنا FBI یا ماڵا سەرۆک ترامپ زێدەگاڤیەکە ji aliyê FBI ve û bêtirî desthelata wê ye. Ji aliyê din ve fîkarên ji ber gevxwarinên ser hêzên evlehiyê jî zêde dibin. Li eyaleta Arizona dawiya vê hefteyê de komek biçûk ji alîgirên Trump ku hin çek hilgirtibûn li derveyê ofîsa FBI kom bûn. Her ku Wezareta Dadê di derbarê lêpirsînê de zêdetir agahiyan eşkere dike, gelek komarî û demokrat banga aramiyê dikin û her wiha gefên ser hêzên evlehiyê şermezar dikin. Endamê civata nûneran Adam Schiff dibêje ew li bendeyê ku raporta bo nirxandina zararê ya têkildarê van belgeyan bibîne. Belê dexilwekî ku me raporta xwe da jê temaşe kir tevî ku nîqaşên ser vê lêgerînê bi rengekî girje û tund berdewam dike ku dike jî ji ber tehdîdên li ser hêzên evlehiyê em dikarin bêjin ku li ber evlehiya bi taybet jî li Washington hêz asta evlehiyê gelek zêde bûye. Ji bilî wê na Oslam nîqaşa ku sereketê kirin û derdikeve holê çi ye li van rojan li ser vê mijarê? Belê vê rojê me bi ûsa dest pê kir dexîl dibe ku lêpirsînek cuda were dest pê kirin ji hêla Wezareta Dadê ve ji ber ku têgotin ku parêzerê Trump di meha hezîranê de bi rengekî fermî agahdarî daye ku di destê Trump de hêdî belgeyên nepenî tune lê di lêgerîna FBI ya roja duşemiyê de derket ku ortê holê gelek belgeyên nepenî hene ji aliyê din ve jî komarî vê fîkarê yan jî vê nîqaşê bilind dikin û xuya dike ku evê di vê hefteyê de vê nîqaşê berdewam bikin. Gelo lêpirsîna li mala Trump bi xwe reva bû yan nereva bû? Oslamiya sak ji pêş Kongresê Amerîkî gelkê spas. هێرشی شەشی مانگی دوی ساڵی ڕابردوو بۆ سەر کۆنگرسی ئەمریکا کاریگەریەکی گەورەی خستوەتە سەر ویلایەتی وایۆمینگ ئەو جێگایەی کە لەسچێنی نوێنەری کۆماریەکان لە مەترسی لە دەستانی کورسیەکەی لە کۆنگرسدایە ئەمەش بەهۆی بەدواداچوونی لێکۆڵینەوە لە دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە راپۆرتێکی دەنگی ئەمریکا بۆمان ڕوون دەبێتەوە کە بۆچی ویلایەتی وایۆمینگ تاقیکردنەوەیەکی سەرەکیە بۆ هەڵسەنگاندنی هەستی دەنگدەران بەرامبەر بە سەرۆکی پێشووی ئەمریکا. وەک کەمترین ویلایەت لە ڕووی دانیشتوانەوە لە ئەمریکا وایۆمینگ بۆ دەیەم ساڵە ویلایەتێکی بەهێزی کۆماریەکان بووە. ئەو ویلایەتەی کە خۆی بۆ دیبیت ئامادە کردووە لەو دەمەی دوو کاندید لەسەر داناڵد ترامپ ناکۆکن. داناڵد ترامپ بە مەبەست بژاردەیەکی هەڵبژارد بۆ پێشێلکردنی سوێندی سەرۆکایەتی و توندتیژی تێژ بە جێبەجێکارانی یاسا پشتگوێ بخات هەروەها بۆ هەڕەشەکردنی لە سیستەمی دەستوریمان هەر بۆیە بە هیچ شێوەیەک نابێت لەم ڕەفتارە ببورین. وەک نوێنەری وایۆمینگ لە ساڵی 2017ەوە لیز چینی یەکێک بووە لە نێو ژمارەیەکی کەم لە کۆماریەکان کە سەرزەنشتی ترامپ بکات لە ساڵی ڕابردوودا و دەنگ بۆ لابردنی ترامپ بدات و هەروەها هاوسەرۆکایەتی لێکۆڵینەوەکەی کۆنگرس بکات سەبارەت بە هێرشەکەی شەشی مانگی یەکی کرایە سەر باڵەخانەی کۆنگرس. دیک چینی جێگیری پێشووی سەرۆکی ئەمریکا دەڵێت ترامپ ترسنۆکە هەرچەندە لیز چینی کچی جێگیری پێشووتری ئەمریکا لە پارتی کۆماریە بەڵام و لیز چینی لە پارتی کۆماری وایۆمینگ دەرکرا بەهۆی هەڵوێستی ناوبرا و دژ بە ترامپ. ترامپ پشتیوانی لە هاریەت هێگمن کردووە بۆ بربژاری کۆماری دژ بە لیز چینی ڕکەبەری هاریەت. هەڵبژارنەکە نەدزراوە و ئەو دەزانێت نەدزرا بوو. پێم وایە ئەو ناتوانێت بڵێت کە هەڵبژارنەکە نەدزرا بوو لەبەرەوەی ئەو خانەمە بە تەواوی قەرزداری داناڵد ترامپە بەهۆی ئەو کارە چاکانەی ترامپ لە گەڵیدا کردوونی. ئێمە ئێستا کۆمیتەیەکمان لە کۆنگرس هەیە ئەوەی سنگ دەخاتە سەر شتێک کە 18 مانگ لەمە و بەڕوویدا بوو ئەوان سنگ ناخەنە سەر ئەو مەسەلانەی کە بۆ خەڵکی وایۆمینگ گرینگە. لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی بەرایی پارتەکە لە هەفتەی داهاتوودا ڕاپرسیەکان ئەوە دەردەخن دەنگدەران لە وایۆمینگ پشتگیری لە هێگمن دەکەن سەبارەت بە لێکۆڵینەوەکانی لیز چینی لەسەر ترامپ.
لیز چینی لەسەر زۆر بابەت سنووری بەزاندووە لە ڕاستیدا ئەو لە مێژە لە وایۆمینگ ناژی هەر بۆیە پێم وانییە بەهاکانی وایۆمینگی تێدا هەبێت لیز چینی دانالد ترامپی خۆش ناوێت و هەرچی لە توانایدا هەبێت دەیکات بۆ ئەوەی هەوڵ بدات نەهێڵێت ترامپ خۆی کاندید بکاتەوە بەڵام زۆرینەی دەنگدەران لە وایۆمینگ بە توندی پشتیوانی لە ترامپ دەکەن بەڵام ژمارەیەک لە دەنگدەران لە وایۆمینگ دەڵێن خات و لیز چینی نوێنەرایەتی بەها ڕاستەقینەکانی کۆماریەکان دەکات. ئێمە پێویستمان بە ڕابەرێکی وەک لیز چینی هەیە بۆمان گرنگە کە بڕوانینە ئەوەی لە میانەی سەرۆکایەتی ترامپتا ڕوویدا و پاشان هێرشەکەی شەشی مانگی یەک کرایە سەر کۆنگرس هەر بۆیە پێم وایە دەبێت ئەو ڕاستیە بەسەر درۆکاندا زاڵ بێت من بڕوام وایە ئەمەیە کە خاتون لیز هەوڵی بۆ دەدات کە ئەنجامی بدات و بگاتە ڕاستیەک. ترامپ خات و لیز چینی بەلاوە دەنێت ئەو کارەی بە هەموو شێوەیەک هەڵێ من هێرێتێک منم خۆش ناوێت و نازانم ئەو چی ئەنجام داوە. دانالد ترامپ لە هەڵبژاردننی ساڵی 2020دا گەورەترین سەرکەوتنی لە وایۆمینگ بەدەستهێنا و توانی لە سەدا هەفتای دەنگەکان بباتەوە هەر بۆیە دەبێت خات و لیز چینی ئەندامی کۆنگرس خەباتێکی سەخت بکات بۆ ئەوەی سەرکەوتن تۆمار بکات. بۆ کاترین جیپسن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. هەفتە میوان پێش هاتین سیاسی سەرۆکی ئەمریکی جۆ بایدن بە ماڵباتە خوارە لە ساوت کارۆلاینا لە بەهێنڤدانە کۆش کاسپی نەخواست هورکاریان لەسەر چالاکیین vê بەهێنڤدانە سەرۆکی بدە یان ژی کا ئەودی کەنگی ڤەگەڕە واشنگتن دۆ یەکشەمێ سەرۆک بایدن و خانما یەکێ لە ڕەخئاڤە کیاوە ئایلند هاتن دیتن دەمە ئەو سوارن بسکلێتا بوون لە ڕەخێ ئاڤێ و دە پێڕا دە باغێ یاریە گۆڵفێدا. برێڤەبەریا فرینên فدرالیە ئەمریکی دەبێژە ئەو دێهەتا سبەهی سێشەم وێژی لە بێنڤدانê بمینن کاربەدەستên کۆش کاسپی دەبێژن سەرۆک لە مالا هەڤالێکی خوا li wê dev avêye ku gelek caran li demê bêhnvedanên taybetên malbatê dibe mêvanî wî hevalê xwe. بڕیارە ڕۆژی دووشەمە دەستەیەک لە یاسادانەرانی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سەردانی سەرۆکی تایوان بکەن ئەمەش دوای ئەوەی چین کاردانەوەی هەبوو بەرامبەر بە سەردانێکی هاوشێوەی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ ئەو دوورگەیە. ئەم گەشتە ڕانەگەیەندراوە 2 ڕۆژ دوای ئەوە هات کە پەکین کەشتی جەنگی و موشک و فڕۆکەکانی بۆ ئاو و ئاسمانی دەوروبەری تایوان نردووە کە دیموکراسیەکی خۆ بەڕێوبەرە و سەرکردەکانی چین بانگەشەی ئەوە دەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان دەستی بەسەردا بگرن. بڕیار وایە ڕۆژی دووشەمە شاندەکە کە 5 کەسن کۆبوونەوەیەک لەگەڵ سەرۆکی تایوان ئەنجام بدەن و دواتر لە وەزارەتی دەرەوە ئاهەنگێکیش ساز بکەن. باڵوێزخانەی دیفاکتۆی واشنگتۆن لە تایپە ڕایگەیاندووە سەرنجی سەردانەکەی دەستەی ئەمریکا بۆ تایپە لەسەر بازرگانی و ئاسایشی ناوچەکە و گۆڕانی کەشوهەوا دەبێ. وەزارەتی دەرەوەی تایوان سەردانەکەی بە نیشانەیەکی دیکەی دۆستایەتی نێوان تایپە و واشنگتۆن ناوبردووە. پۆلیسی واشنگتن دەبێژە دۆ یەکشەمێ زەلامێکی ئۆتۆمبیلا خوا لە بەرجانên لەسەر ڕێکا ڕۆژهەڵاتە ئاڤاهەیە کۆنگرسا ئەمریکیدا و تەقال لە ئەسمانان کرد. داخوانیا پۆلیسان دەبێژە ئەو زەلام ji ئۆتۆمبیلê derket piştî ku di rûdanê de agir berbûye ئۆتۆمبیلاوî ev ca teqa li asmana kir. Dema polîsan bersiva teqeyê dayî wî zelamî gulek li xwe da. Kes di serhatiyê da ber zerarê neketiye. Lê polîsan got ew zelamê 29 salî ji wilata Delaware bi navê Richard A. Walk lê sedema xwekuştina wî nehatiye zanîn. Polîsan got jî ku armanca wî xwekujî ne endamên kongresê bûn. پارێزگاری نیویۆرک ڕۆژی یەکشەمە لە وتارێکدا لە ویلایەتی نیویۆرک هێرشی سەر سەلمان ڕۆشتی نووسەر شەرمەزار کرد. ڕۆشتی کە لە چاکبوونەوەدایە وەک نووسەری کتێبی ئاەتەکانی شەیتان لەلایەن کەسێکەوە بە ناوی هادی مەتار لە نیویۆرک درایە بەرچەقۆ و بە قورسی بریندار کرا. مەتار کە دانی بە تاوانەکەیدا نەناوە بە تۆمەتی هەوڵدان بۆ کوشتن لە هێرشێکی ئامانجدار و پێشوەخت پلان بۆ داڕێژراودا تۆمەتبار کراوە. هێرشەکە خەڵکی جیهانی ڕوبەڕووی شوک و تۆڕەیی کردوێتەوە و بە هێرش بۆ سەر ئازادی ناوی دەبن.
ئیرۆ یەکشەممێ ئیرانی گوت وێ دەست دێریشە لەسەر نویسکاری بریتانی سەلمان ڕوشدیدە نینە لێ گازنداوی خست ئستۆی وی بخوا یەکەم بەرسڤا فەرمیە ئیرانی ji zarê Nasir Kenanî berdevkê Wezareta Derveya Îranê bû. Wî got em bi awayekî vebir gumana ku Îranê ew êrîş encam daye red dikin. Wî got jî kesî maf nîne Komara İslamiya Îranê bi karekî wesa tawanbar bike. خێزانی ئۆستنتایز ڕۆژنامەنووس و سەربازی هێزی دەریایی ئەمریکا کە لە ساڵی 2012ەوە بێسەر و شوێنە ڕۆژی یەکشەمە یادی دە ساڵەی دڵبوونی کوڕەکەیان بە هەستێکی گەشتبینانە و وریاییەوە کردەوە لە میانەی چالاکیەکدا لە یانەی نیشتمانی ڕۆژنامەوانی مارک باوکی تایس بە ڕۆیتەرسی ڕاگەیان کە هەست دەکا کە سەرەڕای خاوبوونی کارەکان بەڵام هەوڵەکان پێشکەوتنیان هەبووە و گوتی هەست دەکا هەوڵەکان بۆ گەڕانەوەی کوڕەکەی بەرەو پێشەوە دەڕوا. سەرۆکۆمار جۆ بایدن ڕۆژی چوارشەمە داوای لە دێمەشق کردبوو یارمەتی گەڕانەوەی تایس بدەن و گوتی ئیدارەکەی چەندین جار داوای لە حکوومەتی سووریا کردووە کار لەسەرەوە پرسە بکەن. ئۆستنتایز لە کاتی راپۆرکردندا لە دەمشق سەبارەت بە ڕاپەڕین لە دژی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا ڕفێنرا. بایدن ئاماژەی بەوەش کردووە واشنگتۆن بە دڵنیاییەوە دەزانێت کە تایس لەلایەن حکوومەتی سووریاوە دەست بەسەر بۆ و دەمیشقیش ڕەدی دەکاتەوە تاوەکو ئیستا ناوبراوی دەست بەسەر کردبێت. لە یەکەم ساڵڤەگەڕا ڤەکێشانە هێزین ئەمریکیژی ئەفغانستانی مە راپۆرتێک هەیە و ئەمێ نویسکارێکی لەسەر vê mijarî mijarên ئیسلاما سیاسی میڤان بکن. بەڵام با پاش ناوبڕێک و دواتریش دەگەڕێنەوە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. طالبان شاهیا سەڵڤەگەڕا یەکەی یا وەرگرتنا دەستهەڵاتێ لە ئەفغانستانê bi ڕۆژا bihinvedana niştîmanî digêra. Ev şahî salekî ye piştî paşveçonan di mafê mirovan û jinan da û her wesa krîzên mirovanî. Wek îro berî salekê Talîban Komala İslamiya Tundrê Kabûl paytextê Efganistanê girt piştî êrîşên wan li dijî hêzên hikûmetê û 20 salên destêwerdana leşkeriya bi rêberatiya Amerîka bi dawî înayî. Bê serûberiya ji encamê vekişana hêzên biyanî heta sîhî meha heşt tebaxê berdewam bû. Dehan hezar Efganiyan rû kir firoxxana Kabûl bi hêviya ku bikaribin ji welatê xwe derkevin. Dîmenên xelkê dema ew berefirokê diçûn û xwe dihavetin serfirokî ji hindekişwan li ser televîzyonên seranserî cîhanê dihatin temaşekirin. Kar bi destên Talîban çi şahiyên fermî neragihandine lê televîzyona dewletê dibêje ew dê bernamên taybet biweşîne. Şervanên Talîban kêfxweşiya xwe diyar dikin ku tevgera wan di desthilatê de ye tevî ku 38 milyon Efganî rastî birsê dibin. بۆ گفتوگۆ لەسەر کاردانەوە نێوخۆیەکانی ئەمریکا دوای ساڵێک لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەڕۆمە لای هاوکارم نەجیب باڵایی کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. نەجیبە و کاتت باش. نەجیب وەک دەزانی کۆماریەکان لە کاتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان ڕخنێکی زۆریان لە بەڕێوەبەرایەتی بایدن گرت. دەمێ بزانم دوای ساڵێک لە چۆڵکردنی ئەفغانستان هیچ گۆڕانێک بەسەر ڕوانگەی ئەو ڕەخنەگەرانە هاتووە؟ بەفراو د ساڵڤەگەڕا یەکێ یا vekişîna hêzên Amerîkî ji Efganistanê û derketina hemî karmendên Wezareta Derve yên balwêzxane û leşkeran wê bîreweriyê da komîta ya partiya komariyan an ku komariyên ku di kongresê dane raportek reşnivîsa raportekê amade kiriye wê raportê da gelek rexneyên tund li ser vekişîna hêzên Amerîkî hatine kirin ew dibêjin ne Pentagonê Wezareta Berrevaniyê ne jî Wezareta Derve planeka darêtî ya vekişîna ji
افغانستان نبو جبرويه كي او رخن تندكن دبيجن مثلا وزارة درو حتى رجات داوية تني سهوشش كارمندن وزارتها بنيا دروكو بهزاران ده هزاران كسن كماينا آسيت كابول والجهند الأفغانستاني در بخينن لهمبري في انجمن آسایشا نشتیمانی لسرناوی پیفدارا یا انجمن ادریان واتسون برسوا و راپورتی دایا و هشتا به تمامی نهات یا وشاندن لی CNN و کانال دن هند بشن و اشکره کرنا او دبیجا اف راپورتا که حزبیه یعنی اشعالی پارتیه که وهاتی آماده کری و گلک بلگو و تشتن داتاين كوت رابورت دهنا بالنادن الراستيان يعني قالك زيدقافيتي دهنا اجبروا يكي او دبيجا مثلا رابورتا انجمني برسفدان انجمني دبيجا صدما يكمين بلانا يا سروكي بري دونالد ترامب دما 2020 هفهاتن و پیمان لگل طالبان گیری دای پیمانه که یا وصابو یکو هزن افغانی پی غمبار ببن پی بشکن هر وصا هز دای طالبان کو طالبان خوب هز بخیتن و بکاریتن دمکی نزیک دا همو هرمن افغانستان بگیتو و بشوکه سورپرایز بگهیتا کابل و پایتخت بگیریتن شعالیه کی دن و رخنين بريطانيا جي هبون او دبيجن كو امريكا درباري بلانا فاكشيني ام اگهدارنا كرنيا جبروي كي بريطانيا جي رخنا لاداره بايدن دغرا دبيجكو دفيابو ام اگهدار كربان جبركو دما 2016 دما سروكي بري اوباما دا بلانا فاكشيني هبو بواسطه انكو بگواشتن دیوید کامران و بریتانیا او پلان پاشخص بله زۆر سپاس بۆ زانیاریەکانت نەجیب هاوکارم نەجیب باڵاییمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ زۆر سپاس ji demak û Talîban berî salekê vegeriyar ser desthilatê li Efganistanê krîzên mirovanî li vî welatiyê ku şerî wêran kirîn mezintir dibin. Meha borî nexweşxane li parêzgeha Helmand neçar bûn deriyên xwe li pêş nexweşan بگرن کو به گمانا کولرای هات یا نخوشیا کولرای کتنا ناوند ساغلمیه جی که ماسیا پتیوین ساغلمیه گازن دادکن د چند روزین بوریدا نزیکی 505 کس به نخوشیا کولرای نخوش کتنا دیارە کێشەیەکە تەکنیکی هەیە دەنگی راپۆرتێنە بهیستن سیویدارم ئەگەر میێڤانی مەحەبە ئامادە بە کوونەها هەفکار کاری دیکن بمەڕە بتن ئەم بچن جە میێڤانی خوا و بابەتێ مەژی ئەوە گەلۆ ساڵێکی پشتی ڤەگەڕا تالیبان پشتی 20 ساڵین شەڕێ چەکداری لە دژی حکومەتی و هێزین نفنەتەوەی بێڕێبەراتیە ئەمریکا ئەف وڵات جارەکە دی دێ ببە حوانگەها کا کۆمەڵێن تیرۆریستی لێبەری ئەم میێڤانی خوا ڤان پرساژ میێڤانی خوا بکەن دیسان ڤەدگەرنا وێ راپۆرتی سەبارەت ڕەوشە ساغلەمیە لە هەرێمە هەڵمەند یا ئەفغانستانی اف بشه پری قلبال خوبارتن که اوه کلینیکه لباشور افغانستانه به تنه نیشانه که باوی قیران مروواهی و کارساته یا کوالات ویران کری جبر شهری و زفرین طالبان بو سردست حالات بری ساله که بری باشتر بو جدما اسلامی ده دستحالات دانه من نانتنه ام بخون از نکارم شیر بدم زاروکن خواه مد تشتک نینه اف 3 یا 4 شوه مخارنه گرم نخواریه بری باشتر بو مخارن هبو لنها تنه لحیفا بوری رو بر نخوشخانه که لنافچه موسا قلعه لپارزگاه هلمند نچار بو درگه نخوشخانه بگیرید و بتنه نخوشین که گومان هین توشی کل رای بون چاره سر بگید. ما 505 نخوش هنه 505 نخوش هجماره که پرمازنه جبر ویه که ما بریارده که ام خدمت دن راوستینین و نخوشن ای سال چاره سر بکین و چاودریاوان بکین جبر جهی ما گلک جهنینه
هەژاری لە سەرانسەری وڵات و لە باشووری ئەفغانستانê hespê têdekirin û gehiştiye astekî bihîvî bûnê ji ber heşke salî û helawsanê ku ji demê şerê Rûsya û Ukrayna xirabtir kiriye. Jinek devê nexweşxanê velteniş neviyê xwe şeşheyvî li bajêrê leşkergah li paytextê Parîzgeha Helmand dibêjî ev Talîban hatiye serdesthilatê ewan duhnê xwarinê jî peyda nekiriye. Ji dema Talîban ket desthilatê de ew tenê alîkariya xelkê xwe dikin. Ew tiştekî nadin me. Xelkê hejar xistine jêr pê xwe. Min tiştek ji alîkariyên tên Efganistanê wernegirtiye. Neviyê wê ev bû cara pêncî li nexweşxaneya Boz dihête derman kirin ku avahiyekê bi serûber e her du Wezareta Saxlemî û doktorên Bêsnor MSF birêvet ben. Ez hêvî dikim hikûmeta berê vegere da ku em jiyanek xweş birêve bibin û xwarinekê peyda bikin. Em westiyan, em bêhêzin û rastî gelek pirsgirêkan tên. Nexweşî peyda bûne û dilxweşî nemaye. Bahrapitiriya textên beşekên xwarinê du nexweşên biçîk û yên lawaz li ser in. Hemeyra Newrozî harîkara pizîşkî gotî karmendên nexweşxanê jî gelek mandî ne û ew hewl didin ku xwe bihêz bêxin. Me gelek nexweş hene ku rewşa wan a dijwar e. Demê ew tên vir, em ji malbata wan dipirsin çima piştî çend rojan nexweşê xwe tînin ceme, çima zûtir nayên. Bersiva wan ew e ku parê wan tu nebû, nexweşê xwe zûtir bigehînin nexweşxaneyê. Netewên Yekgirtî dibêjin, qeyranên mirovî li Efganistanê xirabtirîn qeyrana cîhanê ye. Hatîn mayî, dengê Amerîka, Washington. Ji bilî qeyranên mirovanî tirs heye ku careke dî ev welat bibe hewangehek ji bo komalên terorîstî li seranserî cîhanê. Bi me re ji bo şirovekirinan Dr. Şirko Kirmaş nivîskar û akademîst li Astralya. Dr. Şirko zor spasî katî cenabê dekem pisyaryekem ew ye aya em welatê carîkî tir ebê be pêgehek bo komala terorîstiyekan. زۆر سپاس کاک دەخیل ئەوەی ڕاستی بێ ئێوەش ئاگدارن لەم ماوەیە کە سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە لە ناو کابولا کوژدا سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە پێشتر لە ناوچەی وەزیرستانیان لە پاکستانیان لە شوێنە دوورە دەستەکانی ئەفغانستان خۆی هەشاردا بوو بەڵام لەگەڵ گەڕانەوەی تالیبان بۆ سەر حکم ئیدی ئەوە بۆ چەمانجێک دەچێت ئەو پێگە و بارگاکەی خۆی گواستبووە بۆ کابل و هەلێوێش کوژدا ئەمە یەکێک لەو نیشانانەیە کە تالیبان داڵدەی ڕێکخراوە تیرۆریستەکان دەداتن. هاوکات ئەمە لە ڕاستیدا وەک دەردەکەوێت لە پێشهاتەکاندا تالیبان لە زۆربەی ئەو بەڵێنانە پشێمان بۆتەوە کە بەپێ ڕێکەوتنی دۆحا لەگەڵ ئەمریکیەکاندا کردبووی هەم لە پرسی با بڵێن داڵدانی کەسانی وەک زەهراوی ناوی چی ناوەکەم لە بیرچەوە زەواهری هەم مامەڵەکردنی لەگەڵ ژن و لەگەڵ کەمینەکانە ئەمانە هەموو نیشانەی ئەوەن کە تالیبان ئەو نیازانە یان ئەو بەڵێنانی کە داوێتی پابەند نابێ پێیەوە. دکتۆر شیرکۆ تێدەگەین بەو نمونە جاران کە ڕژیمی تالیبان لە سەردەسەڵات بوو لە ئەفغانستان ئەلقاعیدە کۆمەڵەکەی ئەلقاعیدە لەوێ بوو. بەڵام ئێستا ناوی زۆر ناو هەیە ینی دوێنێ لەگەڵ بەرپرسێکی پێشووی ئەفغانستان قسەم کرد دەڵێ 20 کۆمەڵی تۆریستی دیکەی لە ئەفغانستان پێیابوونە بە ناوی دیکە ینی بۆ ئەوە تۆ چی شکردنەوەیەک هەیە؟ کاک دەخیل خۆی لە ڕاستیدا ئەلقاعیدە و داعش و ئەو ڕێکخراوە تێروریستانە بەگشتی بۆ خۆت دەزانی لە دەرەوە پێیان دەگوترێ فرەنچایز ینی بەو مانایە کە لە گروپی بچووک بچووک پێکدێن و بە تایبەتیش لە دوای کوژرانی سەرکردەکانیان هەم بەغدادی هەم ئوسامە بن لادن هەم زەواهری ئەوانە بەگشتی لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی کردار و لە ڕووی ئەوە خۆ بەڕێوەبەرن ینی گروپی جیاجیان زۆر مرکزیت لە بەڕێوەبردنیاندا نییە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم گروپانە هەرکەس لە ڕاستە خۆی بە جۆرێک لە ئازادی کار دەکاتن. بوونی ئەو ژمارە زۆرەی هێندەی دیکە ئەگەرەکانی داڵدەدانی تالیبان بۆ ڕێکخراوە تروریستەکان دێنێتە گۆڕێ و هێندەی دیکەش ئەگەرەکانی کۆنتترۆلکردنیان
زەحمەت دەکاتەوە گروپی جیاجیا زەحمەتە کۆنتترۆل بکرێن بەڕاستی. دکتۆر شرکۆ ئێمە دەزانین تۆش جەنابەت نووسری لەسەر کتێبت هەیە لەسەر ئیسلامی سیاسی چی بکرێ بۆ ڕژێمێکی ئەوەی وەکو تاڵیبان وەڵامی داواکاریەکانی خەڵکی ئەفغانستان لەم سەردەمە بداتن وەکو چۆن دەزانین بۆ نمونە ڕژیمی ئیسلامیدان یان حکومی ئیسلامی لە ئێران هەیە لە پاکستان لە زۆر وڵاتی دیکەیان هەر بە وەکوبن یاسای ئیسلامی وڵات بەڕێوە دەبن تاڵیبان ئەبێ چۆن بێت تا بتوانێت وەڵامی داواکاری خەڵک بداتن. خۆی من پێمە ئەو ڕژێمە ئیسلامیانە بە هیچ شێوەیەک ناتوانن جوابگۆی پێداویستەکانی خەڵک داواکانی خەڵک پێویستەکانی خەڵک بن ئەمە شتێکی نوێن نییە جمهوری ئیسلامی لە ئێرانە زیاتر لە 100 ساڵە لەسەر حکومە ئیدعای ئیسلامبوون و ئیدعای یەکسانی ئەوانە دەکاتن بەڵام لە هیچ ڕێکەوە نە لە دابینکردنی خزمەتگوزاری نە لە ڕەفاهیەت نە لە یەکسانی نە لە عەدالەت نە لە دانپێنان بە مافی کەمینەکان یان نەتەوەکانی دیکە بە هیچ شێوەیەک ئەوانیان جێبەجێ نەکردو و فراهم نەکردو. تاالبان کاتی خۆشی وانە بۆ ئێستاش ئەگەرەکانی ئەوەی کە تاالبان بە با بڵێن مافی ژن دابین کە نەکەنا مافی ژن دابین لانی کەمی مافەکانی ژن دابین کە دەڕاستیدا خەریکە لە دامدەستگاکانی دەوڵەت دەخرێنەوە دەردەکرێن لە مەکتەبەکانە دەردەکرێن قوتابخانەکانیان دادەخرێن من هیچ گومانم نییە بە هیچ شێوەیەک تاالبان مافەکانی هیچ کەسێک لەافغانستان دابین نەک هەر ماف دابین ناکرێت بەڵکو خانمان وەکو بڵێن لە پراوێزراون و حتا مافی کارکردن بۆ ئەو حکوومەتیان بۆ دڵەتە نییە. دکتۆر دەویست باسی ئەو بکەم کە خۆمان دەزانین ژمارەیەک لە خەڵکانی ئەوانەی ئیسلامی بوونەی کورد لە ئەفغانستان بوونە هەندێکیان هاتوونەتەوە عێراقیان شوێنی دیکەوە ئێستا بزودنەوەی ئیسلامیش لە کوردستان هەر هەیە. تۆ پێت وایە ڕۆژێ لە ڕۆژان ئەم بزودنەوە بگاتە دەست هەڵات؟ من هیوادارم کە نەگاتە دەسەڵات بەڵام لە کوردستانە داخۆ گروپە جیهادیەکان دەگەنە دەسەڵات یاننا بەڕاستی ئەمە ئەگەرێکی ئێستا لەم لە نزیک مەودادا وارد نییە بەڵام لە دوور مەودادا هەموو ئەگەرەکان کراون. لە کوردستاندا ڕاستە هێزە ئیسلامیەکان بەشداری دەسەڵاتن بەشداری حکوومەت دەکەن لە پەرلەماندان بەڵام کۆمەڵێک گروپی دیکە هەن کە بەشداری دەسەڵات ناکەن ینی یان کۆمەڵێک مەلای سەلەفی و گروپی سەلەفی هەن لە کوردستاندا کە ڕێگە خۆشکەرن بۆ بوونی ڕق و قینە و دروستکردنی تونوتیژی و گەشەدان بە بیری جیهادی دیارە مەلا سەلەفیەکان دژایەتی جیهادیزم دەکەن و لەگەڵ دەسەڵاتدا نزیکن هەمیشە بەڵام بیر و باوەڕێک بڵاو دەکەنەوە کە دەبێتە مایەی ئەوەی بەنگلیزی بێ بریدینگ گراوند یعنی شوێنی زاوزەی گروپە جیهادیەکان و بوونی تاالبان مەسەلەن لەوانەیە ببێتە مایەوەی کە جارێش دیکە گروپێک لە جیهادی کوردەکان سەردانی ئەفغانستان بکەن و جارێش دیکە بگەڕێنەوە چونکە ئێمە لە ئەزمموی پێشووتردا ئەومان دیوە دکتۆر شێرکۆ کرمانش نویسکار و ئەکادمیست لە ئوسترالیا لەگەڵ مامو زۆر سوپاسی جناب دەکەین کاتمان ئەوەندا ڕێگامان پێدەداتن. من سوپاسی دەکەم. لەوەتای گەڕانەوەی تاالبان بۆ ئەفغانستان و دەسەڵاتگرتنەوەی لە ساڵی ڕابردوودا سەدان هەزار ئەفغانی ڕوویان لە وڵاتانی دەراوسێ کردووە. لە پاکستان زۆرێک لە پەنابەرانی ئەفغانی بەهۆی نەبوونی بەڵگەنامەوە ڕوبەڕووی ئاستەنگی ناوازە دەبنەوە. بینەری راپۆرتێک دەبین لەم بارەیەوە. بێنەزیر ئەختەری تەمەن 17 ساڵ لە چادریکی کەنار ڕێگاکە لە شاری ئیسلام ئابادی پاکستان وانە بە منداڵان دەڵێتەوە. ئەم منداڵانش هەر وەک ئەو دەرفەتی زۆریان نییە بۆ وەدەسێنانی خوێندنی فەرمی. پڕ لە ئومیدەوە هاتمە پاکستان پێم وابوو لێرە بەردەوام دەبم لە خوێندن بۆ ماوەی 6 مانگ لە دەرگای هەموو قوتابخانەیەکم دەدا کەس دەرگای لێ نەکردمەوە چونکە کارتی تۆمارکردنم نییە. تەنانەت پێش کۆنتترۆلکردنی ئەفغانستان لەلایەن تاالبانەوە نزیکەی 3 ملیۆن پەنابەری ئەفغانی لە پاکستان دەژیان. بەشێکی زۆریان لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا گەیشتبوونە ئەوێ
لە ماوەی شەڕی 10 ساڵی ئەفغانستاندا لە نێوان یەکێتی سۆڤێت و چەکدارە ئاینیەکانی ئەفغانستاندا کە بە موجاهیدین ناسرابوون. تەنانەت هەندێک لەو پەنابەرانەی کە دەیان ساڵ لەمەوبەر لەوێ ژیابوون پێگەی پەنابەری فەرمیان نییە. زۆرێک لەو پەنابەرانەی کە تازە هاتوون و دەڵێن دەیانەوێت ڕوو لە شوێنێکی دیکە بکەن و زۆربەیان ڕوو لە ئەوروپا یان ئەمریکا دەکەن. بەرپرسانی نەتەوەی گرتوەکان دەڵێن دەرکردنی کارتەکە کات و هەوڵی دەوێت. دەستکەوتنی خانوو بۆ کرێ زۆر قرسە. ئێمە ناتوانین سیم کارتێک بۆ مۆبایلەکانمان بەدەست بێنین. هەر پێداویستێکی بنەڕەتی بەبێ ئەم کارتە سەختە بەدەستی بێنیت. تەنانەت پێش کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان لەلایەن تاڵیبانەوە نزیکەی 3 ملیۆن پەنابەری ئەفغانی لە پاکستان دەژیان. بەشێکی زۆریان لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا گەیشتبوونە ئەوێ. لە ماوەی شەڕی 10 ساڵی ئەفغانستاندا لە نێوان یەکێتی سۆڤێت و چەکدارە ئاینیەکانی ئەفغانستاندا کە بە موجاهیدین ناسرابوون. تەنانەت هەندێک لەو پەنابەرانەی کە دەیان ساڵ لەمەوبەر لەوێ ژیابوون پێگەی پەنابەری فەرمیان نییە. زۆرێک لەو پەنابەرانەی کە تازە هاتوون و دەڵێن دەیانەوێت ڕوو لە شوێنێکی دیکە بکەن و زۆربەیان ڕوو لە ئەوروپا و یان ئەمریکا دەکەن. کاتێک خەڵک بەو ژمارە زۆرە دەگەنە ئێرە ئەنجامدانی ڕێکارەکانیان زۆر قورس دەبێت. توانەکانمان زیاد کردو بەڵام دەبێت چاپێکەوتنیان لەگەڵدا بکەین و بە شێوەیەکی دروست پشکنینیان بۆ بکەین بۆیە کاتی دەبێت. لەم نێوەندەدا بەبێ کارتەکە پەنابەران ناتوانن تەنانەت دەستیان بە بنەڕەتترین پێداویستیەکانیش ڕابگات وەک چاودێری تەندروستی. جارێکیان چوون بۆ نەخۆشخانە بەڵام ویستیان بەڵگەنامەکانم ببینن لەو کاتەدا نەکارتی پەنابەریم هەبوو نە پاسپۆرتم هەبوو بۆیە نەمتوانی چارەسەری وەربگرم. ئەختەری پرسیاری ئەوە دەکات لە کاتێکدا خەونی ئەوەی هەبوو ببێت بە پزیشک و خەونەکەی نەهاتە دی بەڵام لە چاوەڕوانی دان پیادانانی یاساییدا لە پاکستان بێهیوا دەبێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی مەلیک وەقار ئەحمەد. پێشهاتین داویین عێراقی ناوەڕۆکێ چەند بابەتین مەیە دەدەمێ مای ئێ بەرنامەمەدا. ناوبڕێک وەردەگرین و پاشان دەگەڕێنەوەلاتە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ناصر کەنعانی بەردەفکێ وەزارەتا دەرڤایە ئیرانێ گوت هلانینە جزا و تۆلەینە ئابووری لەسەر ئیرانی ئەگەر ڕێکەتن لەسەر بەرناماوەیان ناوەکی هاتکردن نەبت تەنێ دێ قازانجی بگەهینە تەهرانی لێ دیسان دێ ئالیکاریە بەژاندنە ئابووری جیهانی بکە و هەروەسا دابینکردنە ئەنەرژیە کو دێ بەرژەوەندیە وڵاتی نێکەتیا ئۆروپی دەبە. ئیرۆ دوشەمێ بەردەفکێ وەزارەتا دەرڤەیە ئیرانی گوتژی دەلیڤە یا ڤەژاندنە ڕێکەتنە ناوۆکیە 2015 بە وڵاتین زلهێزین جیهانی ڕەهەیە ئەگەر ڕێز لە هێلن سۆرن تەهرانی وەرەگرتن. دوای ئەوەی موقتەدا سەدر ماوەی هەفتەیەکی بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردنێک نوێ دیاری کرد دادگای باڵای عێراق ڕایگەیان کە دەسەڵاتی ئەو کارەی نییە. ئەم بڕیارەی دادگای باڵای عێراق داوای لێبوردن ئەگەری گرژیەکانی نێوان لایەنگرانی موقتەدا سەدر و ئەندامانی گروپە شیعەکانی سەر بە ئێران زیاد دەکات و پێدەچێت قەیرانی سیاسی عێراقیش قوڵتر بکاتەوە. بۆ زانیاری لەسەر دوایین پێشاتەکانی دۆخی عێراق پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرمان لەگەڵە لە گەرمیانەوە. دڵشاد ئەو کاتت باش دڵشاد وەک دەزانی هادی عامری سەردانی هەرێمی کرد ئەو سەردانە بۆ چی بوو؟ سەردانەکەی هادی عامری سەرۆکی هاوپەیمانەتی فەتح کە هێزەکەی بەشێکە لە چوارچەوەی هەمانگی شیعەکانی ڕکابەری ڕەوتی سەدر وەکەوەی کە ئاگادارن لە کاتێکدایە کە ناکۆکیی خۆڵی لەگەڵ ڕەوتی سەدرایە سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و گەڕانەوە بۆ هەڵبژاردننی پێشوەختەکات لایەنە شیعەکانیش تا ڕادەیەکی زۆر خواستی پێکێنانی حکوومەت و کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیان هەیە. سەردانەکەی هادی عامری بۆ هەرێمی کوردستان و بینینی سەرجەم
ئەو هێزولایانەی کە کورسیان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق هەیە بۆ ئەوە بووە کە هادی عامری داوای دیالۆگێکی نیشتیمانی قوڵی کردووە بۆ دەربازبوونی عراق لەو قەیرانەی کە تێکەوتووە. دیارە هادی عامری پێشنیاری کردووە کە کۆبوونەوەیەکی فراوان یاخود دیالۆگێکی نیشتیمانی بەس بەشداری سەرجەم هێز و لایەنە عراقەکان ئەنجام بدرێت بۆ تاوتوێکردنی ئەو دۆخەی کە عراقی تێکەوتووە و بە ئاشکرا وتوێتی ئەگەر بێت و فریای دۆخەکە نەکەوین ڕەنگە عراق بگاتە ئاقارێک کە لە دەستی هەمومان دەربچێت. بۆیە داوای کردووە کە گفتوگۆ بکرێت بۆی ئایا بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت یاخود میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ گەڕانەوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت یاخود پەرلەمانی عراق دانیشتن بکە و حکوومەتی کاتی پێک بهێنرێت. دیارە سەردانەکەی هادی عامری بە شێوەیەک لە شێوەکان پرۆژەیەکی پێبوو هادی عامری بۆی دانوستان یاخود دەست پێشخەریە بکە بۆی هەموو لایەنە عراقەکان کۆ بکاتەوە وەڕایەکی موحەد دروست بکات بۆی کە ئایا هەڵبژاردن کەی بکرێت، ئایا حکوومەت پێک بهێنرێت، ئایا خواستەکانی سەدر جێبەجێ بکرێت. ئەگەر خواستەکانی سەدر جێبەجێ بکرێت بە تایبەتی کە پێچەوانی هەندێک لە بڕیارەکانی دادگای اتحادی و یاسا بەرکارەکانی عراق بە چی میکانیزمێک خواستەکانی سەدر جێبەجێ بکرێت. هادی عامری ئەوێت ئەو دیالۆکە لەسەر بنەمای ئەو دیالۆکە کۆدەنگیەک دروست بکات، هەر بڕیارێک لەو دیالۆکەدا بکرێت ببێتە بڕیاری موحەدی عراقەکان وەکار بەو بڕیارە بکرێت. باشە دڵشاد، پلانی داهاتووی سەدر چی دەبێ وەک با بڵێن شیکەرەوان دەڵێن؟ سەدر تێگەیشتووە لەوەی کە چوارچەوەی هەماهەنگی بە تایبەتی هێزە ڕکابەرەکانی کە ئەیانەوێت خواستەکانی جێبەجێ نەکەن و تێگەیشتووە لەوەی کە هێزە ڕکابەرەکانی مماتەڵە بەکاتەکەن ئەیانوێت لایەنگرانی سارد بکەنەوە و ئەیانەوێت کات بەڕێ بکەن. بۆیە لە ئێستادا بانگەشەی خۆپیشاندانی ملیۆنیەکە بۆ ڕۆژی شەمەی داهاتوو، بۆیە ڕەنگە سەدر کات لە بەرژەوەندی نەبێت و ئەوێت تا زووە فشارەکانی چڕتر بکاتەوە لەسەر لایەنە شیعەکان بۆی خواستەکانی جێبەجێ بکەن. بە تایبەتی چوارچەوەی هەماهەنگی بەڕوونی ئاماژە بەوە کە خواستەکانی سەدر پێچەوانەی بڕیاری دادگای اتحادیە و پێچەوانەی یاسا بەرکارەکانە و بە تایبەتی کە لە حاڵەتێک ئەگەر حکوومەت و پەرلەمانیش هەڵبۆشێتەوە ئەبێ پەرلەمان دانیشتن بکە و حکوومەتی داهاتوو پێک بهێنرێ و حکوومەت داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکات. بەڵام تاکو ئێستا ئەمە نەکراوە، بۆیە سەدر متمانەی نییە بەوەی کە ئەگەر دانیشتن و کۆبوونەوە بکە پەرلەمان ڕەنگە خواستەکانی جێبەجێ نەکرێت. بۆیە سەدر لە ئێستاوە ئەوێت کارتە جەماوەریەکانی چڕتر بکاتەوە. بەڵێ دڵشاد ببوورە ئەگەر بکرێت بە کورتی وەڵامیان پرسیارەشم بدەیتەوە، چوارچەوەی هەماهەنگی چۆن مامەڵە لەگەڵم پرسەدا دەکا بەڕای تۆ؟ چوارچەوەی هەماهەنگی یاری بەکاتەکەن. چوارچەوەی هەماهەنگی سەردانەکەی هادی عامری بۆ ئەوەیە کە هەموو هێزولایەنە سیاسیەکان کۆ بکەنەوە بڕیارێک دەربکرێت لە عێراقا کە بڕیارێک والێک بدرێتەوە کە ئەمە تەنها ناکۆکی نێوماڵی شیعە نیە. ئەم بڕیارە تەنها چوارچەوەی هەماهەنگی نییە، بەڵکو ئەو بڕیارەی کە لە دیالۆگە نیشتیمانیەکەدا دەرەچێت ببرێتە بڕیارێکی ئیجماع و بکرێتە پاساوێک بۆی کە سەدر ئەگەر ناکۆکی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیا هەیە ئەو بڕیاری کە دەرەچێت بڕیاری هەموو عێراقیەکانە بە کورد و عەرەب و سوننە و شیعەوە. بۆیە لە ئێستادا چوارچەوەی هەماهەنگی کار لەسەر دوو ئاست دەکات. لەلایە کار لەسەرەوە کات کە سەدر و لایەنگرانی سارد بکاتەوە و یاری بەکات بکات و لەلایەکی تریشەوە ئیش لەسەرەوە کات کە بڕیارێک دەربکات کە بڕیاری هەموو هێزە عێراقیەکان بێت بۆی کە حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنرێت و با بڵێن پەرلەمانیش کۆ ببێتەوە و دواتر بڕیار لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن بدرێت کاتەکەی دیاری بکرێت. دیار ئەمە خواستی سەدر نییە. سەدر ئەوێت پێشەوەی کە پەرلەمان دانیشتن بکەوە، پێشەوەی کە حکوومەتی داهاتوو پێک بهێنرێت بڕیار لەسەر ئەمە بدرێت. ڕەنگە سەدر لەمە دواپەنا بباتە بەر ئاراستەکردنی فشارەکانی بەرەو دادگای اتحادی، بەرەو سەرۆکایەتی کۆمار، بەرەو ئەو دام و دەستگایانی کە تا کوێستا ماون و ئەوەی کە ئەمە ئاماژە بەوە بکەم ئەوەی کە سەدری تووڕە کردووە ئەوەیە کە بەرپرسانی سەدر بە ئاشکرا باس لەوەکەن کە محکەمەی اتحادی لە بەتەمەنی ئەوەندە بڕیاری دەرنەکردووە کە لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دەری کردووە کە پێی وایە سەرجەم بڕیارەکانی دژی سەدر دەری کردووە. ئەمەش سەدری بە تەواوەتی تووڕە و نیگەران کرد. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت. دڵشاد ئەنوەرمان لەگەڵ بوو، پایامنەری دەنگی ئەمریکا لە گەرمیانەوە. زۆر سپاس بێ. ڤڵۆدیمیر زەڵێنسکی سەرۆکی ئوکرانیا ڕۆژی یەکشەممە داوای لە هاوڵاتیانی رووسیا کرد کە هەڵوێستیان هەبێت و پشتیوانی ئوکرانیا بن بۆ کۆتایی هێنان بە شەڕ. زەڵێنسکی ڕایگەیان ئەوانەی بێدەنگن لە دژایەتیکردنی
ڤڵادیمیر پوتین بە شێوەیەک لە شێوەکان هاودەستی پوتینن. ئەو گوتی هەموو کەسێک لە جیهانی ئازادا دەبێت ئەو شتەی کە لە دەستی دێت بیکات بۆ ئەوەی رووسیا و ئەوانەی پشتیوانی لە شەڕ دەکەن باجێکی گەورەتر بۆ تێرۆری دەوڵەتی رووسیا بدەن. زەلەنسکی هەروەها ئاماژەی بە پێشنیارەکانی یەکێتی ئەوروپا کرد بۆ سوندارکردنی دەسڕاگەیشتنی ڤیزای گەشتیاری بۆ هاوڵاتیانی رووسیا. سەرۆکۆماری ئوکرانیا گوتی ئێمە کار لەسەر گەماڕۆی نوێژ دەکەین بۆ سەر رووسیا و هەنی هاوڵاتیانی رووسیاش دەدەین کە بەرپرسیار بن بەرامبەر بە خراپەکاری دەوڵەتی رووسیا و بێدەنگ نەبن. و سەرۆکی یوکراین ڤۆلۆدیمیر زەلەنسکی دibêja رووسیا بمبارana wê herêmê dike ku gargeha navûkiya Zaporîjja tê de ye ji bo tirsandina xelkê Ukrayna û tevaya cîhanê jî. Ji meha sê adarê were ew kargeh ketiye destê hêzên Rûsî û Kîv Moskw tawanbar dike bi binecihkirina sedan serbazan li wê herêmê. کیێڤ و مۆسکۆ ڕۆژی شەمە یەکتریان بە هێرشکردنە سەر ناوەندی ئەتۆمی زاپۆریژیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکراینە تۆمەتبار کرد کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا چەندین جار تۆباران کراوە. فەرماندەی سەربازی ئۆکراینە ڕۆژی شەمە ڕایگەیاند شەڕێکی توند لە پێسکی بەردەوامە گوندێکی ڕۆژهەڵاتیە پێشتر رووسیا ڕایگەیاند بوو کە کۆنتترۆلی تەواوی بەسەردا گرتووە. سەرۆکی ئۆکراینە لە لێدوانێکدا گوتی مەبەستی رووسیا ترساندنی خەڵکە. داگیرکەران هەوڵ دەدەن بە بەکارهێنانی کارگەی وزەی ناوکی زاپۆریژیا بەرقوقینێکی لە ڕازەبەدەرەوە خەڵک بترسێنن. ئەوان لە ڕاستیدا بۆ تۆبارانکردنی نیکۆپۆڵ و مارگانێف لە پشت دامەزراوەکە خۆیان دەشادنەوە. ئەوان بە بۆردومانکردنی ناوچەی زاپۆریژیان بەردەوام هەوڵی وروژاندن دەدەن. ژمارەی سەربازەکانە بەنە سەر بۆ ئەوەی هەڕەشە لە وڵاتەکەمان و هەموو جیهان بکەن. کێڤ و مۆسکۆ لە مانگەدا یەکتریان بە چەندین خۆلی تۆبارانکردن بۆ سەر ئەم دامەزراوە تۆمەتبار کردووە و ترسی ڕوودانی کارەساتی ئەتۆمیشی هێناوەتە پێش. هەموو ئەو هەڕەشەی رووسیا دەیکات ئەوەیە جیهان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا لێک کۆبکاتەوە تا ئەو کاتەی سەربازانی رووسیا لە ژاپۆریژیا و ناوچەکانی نزیک بە ئەو زیاتر بمێننەوە. هەڕەشەی زیاتری تیشکی ئەتۆمیش بۆ ئەوروپا بنێرێت. ئەمەش بۆتە هۆیەوەی کۆبوونەوەی بە پلەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان ڕۆژی پێنجشەممە بەڕێوە بچێت. بێگومان پێویستە وەڵامێکی تون بۆ ئەم هەڕەشەیە هەبێت. دیبلۆماتکارانی ئۆکراینە و نوێنەرانی وڵاتانی هاوپەیمانان هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوەی گەمارۆ نوێەکانی سەر رووسیا ڕێگری لە پیشەسازی ناوکی رووسیا بکەن. کاربەدەستانی لە ئەنگری مسکۆ لە ناوچە داگیرکراوەکان لە هەرێمی زاپۆریژیا تومەت دەخەنە سەر هێزەکانی ئوکراینە کە تۆپبارانەکان ئەوان کردووانە. بەڵام سەرۆکی ئۆکراینە لە بەرامبەردا رووسیا تۆمەتبار دەکات. هەموو بەرپرسانی دەوڵەتی تیرۆریستی هەروەها ئەوانەی لەم هەڕەشەکردنەی بە ژاپۆریژیاندا یارمەتی دەرن دەبێت لە دادگایەکی نێونەتەوەییدا دادگایی بکرێن بە دڵنیاییەوە. ئەوەش ڕوو ئەدا. ئۆکراینە بە پاڵپشتی هاوپەیمانەکانی ڕۆژاوای داوای کردووە ناوچەیەکی داماڵی نیچەک لە دەوروبەری دامەزراوەکە دابنرێت و هێزەکانی رووسیاش بکشێنەوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. ڕۆژی یەکشەمە هەزاران ماتەمگێر بەشداریان لە ڕێوڕسمێکدا کرد بۆ قوربانیانەی کە لە سەرەتای ڕۆژی یەکشەمەدا بەهۆی ئاگرکەوتنەوەیەکی کلیسای ئۆرتۆدۆکس لە قاهیرە گیانیان لەدەستا. ئاگرێکە لە کاتی مەراسیمەکانی بەیانیاندا لە کلیسایەک بوو بەهۆی مردنی 41 کەس کە لانیکەم 10 منداڵیان تێدا بوو. هەروەها 16 کەسیش بریندار بوون لەوانە 4 پۆلیس کە لە کاتی هەوڵەکاندا بۆ ڕزگارکردنی بەشداربووان بریندار بوون. ئێوارەی ڕۆژی یەکشەمە لە کلیسای مەریەمی پاکیزە و میکایلی فریشتە و شوێنەکانی دیکەی پایتەختی میسر مەراسیمی نوێژی پێش ناشتنی گیان لە دەستداوەکان بەڕێوە چوو. هۆکاری ئاگرکەوتنەوەکەی ئەو کلیسایە هێشتا دەرنەکەوتووە و بە پێی بەیاننامەیەکی پۆلیس لێکۆڵینەوەیەکی سەرەتایی ئاماژە بە کێشەی کارەبا دەکات و دەڵێت ڕەنگە کێشەی کارەبایی هۆکاری ئاگرکەوتنەوەکە بوو بێت. پاندایەکی سوور کە لە باخچەیەکی ئاژەڵانی ئوسترالیا هەڵات بوو ڕۆژی یەکشەمە دوای گەڕانێکی دوو ڕۆژی دووبارە گیرایەوە. پاندا سوورەکە کە ناوی ڕافیە و تەمەنی 7 ساڵە ڕۆژی هەینی لە شوێنی خۆی لە باخچەی ئاژەڵان هەڵات و لە ناودارێکدا لە پارکێکی نزیکی باخچەکە دۆزرایەوە.
بەڕێوبەری باخچەی ئاژەڵانەکە گوتی دوای ئەوەی کە کارمەندانی باخچەی ئاژەڵان ڕۆژەکەیان لە ڕاکیشانی ئاژەڵەکەدا بە خۆراکی وەک بامبۆ و گەنمەشامی شیرین بەسەر برد بەڵام سوودی نەبوو بۆ گرتنی بۆیە لە کۆتاییدا لە ڕێگای دارتێکی ئارامکەرەوە توانیان دووبارە پانداکە بگرنەوە. چوو ئاژەڵ وەکو پەندا بەقەدر نینن لە باخچەن ئاژەڵان هەلبەتە بژە نزانوی ئەو فەقیرە بۆچی ڕەویە بەهەرحاڵ هەتا سباهی و بەرنامەکە دیە کورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز هەر شاد و بەختەوەر بن.